سڵاو کاک ڕامز باشیت زۆر سپاس دەکەم مەمنون باو برادرشم بێ بەڵێ بەڵێ قسەتان کردا دووشێکمە کرد بۆن دەرناچێت لە کامێرە باشی کاک ڕامز خێربێ چاو زۆر سپاس دەفەرمو فەرمو وە بە پێوە زۆر سپاس دەکەم یاخوا بەخێربێ سەر چاوەکەم بەخێر وی 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 کامێرامانەکەم خەجاوەتم بۆ فەرمو اینجا بەخێر بێن زۆر سپاس دەکەم کاک ڕامز زۆر بەخێر بێن کاک ڕامز پێش ئەوەی زۆر مێرە پێشوە لەبەر لوتم کە ئاوا پرۆفیل دەرەچێ ئەڵی دەسی لە تەکسی ڕاگرت و زۆر مێرە پێشەوە بەڵێ من شتێک زۆر سەرنجی ڕاکێشام ناوی باوکە بەڵێ ئەکرە پێم بڵێ ئەوە ناوی باوکتە یاخود تەنها نازناوێکە مامز بەڵێ نەنە ناوی باوکمە باوکمە زانیتون چونکە لە ماراسۆنا زۆر سەریع بوو عینن مامز ئەوەی تر لە ئەجیناق و نازناو نییە ڕاست دەکەی بەڵێ یاخوا بەخێر بێت زۆر سپاس دەکەم کاک ڕامز یەک دوو جار لە بازار سوتفۆم کردویت ئەم جانتایەت پێیە ئێستاش لە ماڵەوە نزیک خۆتە ئەکرێ بزانام ناوەکی چیتیایە ئەم جانتا بۆ دایم پێتە ئەلحەقی ناوەکەی ڕۆحی خۆمی تایە ئەمە بەڵێ کۆمەڵشتی تایە ئەوراق و ئەفکارم و سلسیلەی ئەفکارم و تر هەمووی تایە کۆمپلێت بەڵام من پێم خۆشەنەوە جانتاکە ببینین نهێنیشە تۆزێک بەڵامی تر چی بکەم جا ئەنواشتی تایە بەجددی من جانێکم بەمەیە ئەمە ئەوە جاجار لەگەڵ خێزانەکەمە تەرەقەمیاوەکەین ئەم سابوونش ئەوە چونکە سەفەر زووزووەکەم ئیتر ئاواهیە ئەمەش حەبی ڤیتامین دیە چکە کەمە چمە بەرهەتا و حەزەکەم هەر لە سەرمایە شعر بنووسم ئەترەوە جاجار ئەی خۆم ئەرەوەڵە ئاوا هەیە زۆر داوای لێبوون نەکەم بۆ سابوونەکە بەس سابوونەکە مارکەیەکی چاکە کەفەکان لە حەمامە عینن ماسی لە دەستا ئەپەڕێت یاخوا بەخێر زۆر سپاس دەکەم کاک ڕامز ئەمەوێ باسیەوەم بۆ بکەی لە تازەترین کتێبتا بە ناوی جۆزەی دڵ بۆ ئەم ناوەت هەڵبژار بۆ جۆزەی دڵ و مانای چییە؟ جۆزەی دڵ هەمووی فەلسەفەیە دڵێک کەشکا جۆزەکەی دانایرێتەوە ئەبێ پچی لێ بیتەوە بە کێ لێدرێتەوە بە شاعیرێکی وەکو ڕامز نەبێت قوش نییە لێی باتەوە ئەی چۆن جا خۆی جۆزە ئەنواعی هەیە ئەتوانی نوعەکانیمان بۆ باس بکەین مەقسەد ئێستا بۆ نمونە جۆزە بێجگە لە جۆزەی دڵ مەقسەد جۆزەی شخصیەت هەیە جۆزەی شخصیەت کە هاتە خوارەوە فیوزی کرد مستحیلە کەس ببوورە کاک ڕامز لێرە ڕاستەگرم بەس من حەز ئەەکەم نوعەکانی جۆزەم بە شەعر پێ بڵێ ئەتوانیت چۆن زۆر سپاس کە دڵمان ناشکێنی ئەمە سوپرایزیش ویستم بڵاوی نەکەمەوە پێم خۆشە کە لە کەناڵە جوانەکەی ئێمە دەرەچێت بەڕێزن ئێوە بەڕێزن زۆر بەڕێزن حەزم کرد بەڕاستی ئەمە دام نابوو بۆ کۆبنەوەی باوکان بچم ئەمە شعرە بخوێنمەوە بەڵامی تر تۆ باز لە جۆری جۆزاکەی جۆزەی شخصیەتە وتوەنە بە شعر جۆزی شخصیەت ئەڵێ سمێڵ زلی ناپیا و ئەوە نەخۆ بچووک مەکەرەوە بۆ پارویە نان کەس لە برسا نامرێت ئەی پیاوی میاو نان بڕوات دێتەوە بەڵام شخصیت بڕوات نایەتەوە ئەڕڵە هاتەوە ئەمە هی کارەباکە بوو کارەباکە هاتەوە هینە ئەو نایەتەوە ئەی جۆزەی کارەبا جۆزەی کارەبا خەم خۆ من کارەباچی نیم دەستم دیێم ڕاپیشم کات جۆزەی ڕۆمانسیەت هەیە بۆ ڕۆمانسیەتی جۆزەی خۆی هەیە جا شەرحی کەم یا بە شعر وەڵا بە شعر بە شعر هەمە هەتا ئاخر تۆ سەیکە هەتە جوان نییە بڵێ عەلەقە بڵێ هەیتە یا توانین بڵی هەتا ئەمنی جوان بوت دی وەلحاصل لە یەک نەگەیشتین ئێستا باسی جۆزەی ڕۆمانسیەتێ بۆ کەم بەڵێ فولە شەبەکان فولە بەڵام کە تۆ بەڵێن ئەیت و نایت یەمەوە ژێر سفر و سێرکتی ڕۆمانسیەتم فیوزەکە شڵپ بە هەموو کچانی ئەم دنیاە هەڵناسێتەوە دەست خۆش بە کاک ڕامز بەڕاستی زۆر جوان بوو ئێستا سەیرم لێ تۆ چۆن نایتە پڕمەی گریان چکە شعرەکانی من خوێن بۆ بخۆم خۆم گریانم وەڵاهی لەبەر مەیکەپەکەم ئەگەر نایسا دڵم زۆر پڕە بەڵێ هەرم دوو جۆرە هەیەیان جۆری تریش هەیە ئەنوا جۆزەمان هەیە بەڵێ جۆزەی وجدان هەیە جۆزەی وجدان کە هەستایەوانێ دووکەڵی لێ هەڵەسێتت فرا حەریقیش ناکەویت زۆر مهمە
جا حەزەکەی بە شعر بۆ بڵێم یا بۆ شەرەکەم والله هەر بە شعر بەشعر ئەخ تۆ چیت ئەمڕۆ منێت توانەوە جۆزەی ویژدان دابەزیوە ئەها سێریکە جۆزەی ویژدان دابەزیوە ئەشیای لە بازار فڕیوە کێ سەبەبە خودایە سیرکە ئەم فەوزایە ئاها بەڕاستی زۆر پێرفێکتە دەستم گیراگ ناتەڵەیەکم بۆ لێی ئەنواع جۆزە هەیە ئەنواع جۆزە هەیە ئەو ئاخە چی بوو کاگرامز زۆر لە هەموو گیانی من هەمووی معاناتە هەمووی معاناتە ئەها ئەمە هەمووی حەبوو ئەمە شروبی کۆکەیە ئەمەە شعر بە حەماسەوە خوێنم درێک ئەمەم نییە تووشی تەشەنوجاتێکە بێت ئیترە بە خێرا سێ چوار پێک لە ئۆلمپیەکەین سێ چوار قۆم لەو شروبە بخۆمەوە تا وردە چاکە بم ئەرە وڵات چی بکەمی تر کاگرامزگان ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بین کەمین بە میوانی ماڵەکەی بەڕێستان حاڵم من ئەمە کەی دابڵزێ ئیشەڵا بەم نزیکانە چیت هەیە لە کۆتاییە کە بتێ بیڵێیت وەڵاهی لە کۆتاییە داوا لە خوێنەرەکەمەکەم لە بینەرەکەمەکەم لە فانەکانم باشموت لە فانەکانم کە ئەو کتێبم بخوێندنەوانێ جۆزەی دڵ پەشیمان نابنەوە کاگرامز ئەو کۆزانی ئێمە کە خوێنەرێکی باشمان هەیە بەڵام کتێبەکانی تۆ فڕۆشێکی باشی نییە و لەگەڵ ئەوەشیا لە زۆربەی سۆشال میدیاکانە دانراوە کە کتێبەکانی تۆ تەنها یەک دانەش لێ نەفرۆشراوە چۆن ئەو خەڵکە لە من ناگەن لە معاناتی من ناگەن من دڵم عینەن تەنەکەی ئاوانێ پەرمێزیی قەیتە ژێر من دڵم قوڵ پێ بەس خەڵک لە من ناگە دوای ئەخروانێ چۆن دوانسیانێکی لێ نەفرۆشراوە من هەر خۆم دەدانم لە خۆم کڕیوە بڕوات هەبێت چی چوومەتە ئەو لەنگە پانتۆڵم بۆ هێناوی تیشرتم بۆ هێناویشتی جوان بخۆشم ێرە خاتو ناوسەرەکەت لە پرۆگرامە ئەو کامێرە گەورە نبینیەوە مقابلێکی مقابلەی کێکەن ئەوە سوعبەتیە ڕۆ بە جدیتانە کورە لای بەکاکە یەخۆ نازانە دوو قسە بکە ژنەکە ئاخە داوت بەخوا سوعبەتەکە شعری وارم شو سعات دوانزەی شو پڕمەی گریانیم پێنیە ڕۆ تسم بۆ هاتمن کە بڵێنم شعر و شتە خوێنێ تۆ شعر لە نووسێ ئەیچی بەخوا تا ئێستا من دوو دیێڕم لێ نەخوێندە تۆ شعری چی وشتی چی ئێمە عیلێکی کورە تۆ هەستە بێنە پارەم بەرە خێر ئەو شتانم هەمی بە قەرسێناوە پارەم بەرێ خێرە با بۆی بەرم پارە حەزەکەی تۆ کاکی مەسەوە 10,000 بەرێت تا دوای مقابلەکە دوو ماگە ماڕاشمان نەگرت دەژنەکە پێی بڵێ دوایی خۆڕامان نەکردووە لە ڕای خۆ تۆ بەڕاستیتە ئەدە ئاخە مقابلە مێش نەکەی هاوار یاسەشتانە پێشنو لای بن کاکەگەن ئەو ڕێکۆردا ئەی چۆن دوای ئەم شەڕشی تێکەوێ مۆنتاژ هەرێکە علاجیکە بۆم بەس هەستە با بگیان هەستە لای بنووسانە کۆ باشە ژنەکە عیبەتە بڕ دوای تا 5 دقیقە یارمەتیمان بە ماشەڵڵا کاگرامز سوعبەتی نیێمە بەڵێ کەیفی خۆتانە مقابلی خۆتان کەم بە زەزانم کە زەرەرەکەن هیچ ئیسفادێکی با پێ بڵم ئەشیا ناخەمە سەر ئاگر غازمان دەنگ نەماوە چاولی ئێمە ئەوە دایمە سوپرایزمان هەیە ئەم خێزانە ئاوا ئێمە سپۆرتین کاکرامز ئێستا ئەزانم هۆکاری ئەوەی چییە کە تۆ شعرەکانە ئاوایە سوعبەتەکە بەڵێ ئەگە هەر پرسیارێکتان ما بێت بەڕێستا دیارەکە سوعبەتەکە تقریبا هیچ پرسیارێکی ترتان ماوە لە خزمەتانە بم من وەڵاهی ئەو پرسیارەمان مابوو کە ئێمە خوێنەرێکی زۆر باشمان هەیە بەڵام بەداخەوە لە کتێبەکانی تۆ تەنها دانەیەکیش نافرۆشە و کۆی کە لە سۆشال میدیاکانە بڵاوکراوەتەوە هۆکاری ئەو بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ سەیریکە ئەو خەڵکە ئەوەی کە ئەڵێن نایکرد لە من ناگات لە معاناتی من ناگات من دڵم قوڵپەیە چۆن تەنەکەی ئاوخیتە سەر پەرمێز قوڵ بە قوڵبە ئەو دڵم ئاوا قوڵپەیات دوایەوە ئەخ دەوانیە لێ نافرۆشیە بەس کاگرامەس ئەو کتێبانەی کە خۆت کڕیتە ئەوە حساب نییە بەوە ئەخوتم نەو ئەوە چی و برادرمە قەستیەوێ بۆکە بینەرانی خۆشێز بەم جۆرە هاتیە کۆتایی پرۆگرامەکە ئەروەڵا ئەی چی کورە بابە دوو دقەیە کوژاوەتەوە لەو جاوات بۆکەم پاتی نەما های تڕحێو ئەی بە کاگرامز تڕحێوی چی قسەی جوان نەکرد با دوو دقەیەتیانە کورە بابە جا ئەخ خۆ تڕحێوەکە تەڵسوین نەکراوە تۆڵی پاتی نەما ئەی تڕحێ لە دووشتی ئەوە بۆچی هاتوون بۆ بۆ دەدەقە ڕاستی کاگرامز ئێمە میمۆرەکەمان دەدەقەیەکی تیان مابوو تر ئێویستان بە من پڕیکەنەوە شاعیرێکی وەکو من ڕامز مامز دانیشێ بۆ دەدەقە بۆ کەناڵە قسە بکە زین چی بوو ئێمە هەر ئەو بابە عیبە من جارێک کە ئەگەر مقابلم لەگەڵ ئێوە خەتای خۆمە یەم بۆ ئێرە بۆ مقابلە عفو کاگرامز دقە ماڵی خۆتانە ئێمە بێ بڕۆین لە من تێگا ماڵتان بە قوڕنەگیرێ زۆر خۆش حاڵ بووین پارەی ئەو شتانەش بیت بە هاوسەرەکە تووڕە نەبێ بەس ئەوە مۆنتاژکە بە ساقەم و خۆ حافیز ماڵێ بە قوڕنەگیرە ژنەکە وەخت و ناوەخت نازانی چاکی براکەم ئەحواڵت چۆنە؟
چاوکەمی ئەرێ کتێبانە فرۆشرا کاکە ئەمەی جۆزێ دڵم بە قوربانی نا ئێدە کاکەم حاولەکان بۆ بکە بە ساکەمان فرۆشن باشی جارەکەم دەست خۆش بێ باشی کاکە جان دۆست باش دۆست باش قوربانگیان چۆنی؟ بەخێر بێتەوە چۆنی وەڵا خەبەری ناخۆش یاڵڵا خێر کتابەکانیان هەمووی ناوەتەوە کتابێکی؟ کتابخانەکانی هەولێر سلێمانی هەڵەبجا ئەوەی جۆزەی دڵم لە کاکە تۆم حاولەکە بزانە سەرفیان کە بینێرە بۆ کەرکووک بینێرە بۆ دووز بۆ سۆران کاکە جان باشە سەرفێکم بەس قوربان وەڵای خەتای تۆشیتیایە بۆ کە کتێبێک چاپەکەم پێشەوە نابێ بیخوێنیتەوە شعرەکە چییە چینی ئایا لە بازار خەڵک ئەوێ والله ڕاستەکەی بەڵام من کوش دەخوێنەوە مەجای ئەوم هەیە والله فرن پێوە دێ نەمخوێنەوە توانێت وەزاگەمان هەوانە بۆیە ئەرە والله ئەیسە چی بکەم؟ وڵاتە بڕۆم حاولە بە کاکە تەوزیعان کە بەشتەکەم بفرۆشتە منێ باشە قوربان باشە کاکە دەی کاکە جان خوا لەگەڵ کاکە جان چۆنی براکەم ئەوانش نایەنەوێ ئەی چی دەبکەین کاکە کاکە تۆ محاولەکە براکەم محاولەیەکە سەرفی کەنەوەکە شایەکی خۆش و جوان و سراوەتەوە برا ئەهل باشە کاکە جان دەست خۆش بێ دەست خۆش باش قورئان ئەوانش نایەنە هەمووی بەزەر بەسەرمانەوە و هەر بەجارە زەرەرەکەی لا حول ولا قوة إلا بالله آخ آخ أوف أوف رداخي أمدم وشاوة دورة ببينا لەگە منتە بەڵێ لەگەڵ تۆمە باشە تۆتی بە پەلەوەرە بۆ ئێرە هێشتا دێشت تووڕژە بی چییە هیچ بووە کورە کتێبەکانی هیچی نافرۆشی هەموو لێوا فرێماوە یەک کەس دەی ناپرسێ تو خواوە کتێبە تۆ داناوە بۆ من ئاخی سەیری کە کاکە سەمەری گیان تۆ باش نەو گێڕاو دەتەوی بۆ مەکتەبەکان بزانە فڕۆشی دیاننا کورە هەوو مەکتەبەکان و جێڕاوە چی نەجێڕاوە یەک زەلام لێی ناپرسێ تۆ وتی بە فیکەیەک هەمووی ئەڕوا عیبە کاکە عیبە تۆ کشتانە بۆ بدیاناوە ئاخە بزانم بۆ شعرێکی جوانم نووسی و خەڵک هیوایەتی ئەوانەیە بۆ شتێکی تیا هەیە تۆ بە دڵە نەبوو بێ نازانم وڵات تۆ بیانوەگری بە جدی کاکە سەمی جا تو خوا ئەوە شعرە تۆ نووسیوتە کەلانە و پیاز و نازانم ئەم شتە قۆڕانە چییە تۆ نووسیوتە ستۆپ ڕخنە لە شعری من نەگریت من حەزەکەم یەک شتەی بیزانیت من تایەفەکەم و ماڵ و مناڵم بە قوربانی یەک وەزن و قافیە ئەوە مەسەلەی کەلانەکانی تۆ ئەوە لەسەر ئەوە نووسیمە ئەها شعرەکە خۆی لێە ئەوە چییە ئەوە چییە کێ هات کێ هات میوانە دەبابێ بووی دروستکە دوو کەلانە ئەها میوانە کەلانە یعنی ئەگەر میوان هاتو جەنابە کەلانەیە تێ ڕووی بابی من ڕەش بێت ئەوە ڕۆژ تۆ کتێبەکە تێنا بە ناونیشانی جۆزەی دڵم ئەوە هەر بە شەم کردێ دادەرەوە تێگەشتی چۆن کارسەمی زۆر عیبە ئەو شتانە بەرامبەر من مەڵی پێم ناخۆشە شعورم بری نەرمەکە تۆ توزانی لە جۆزە ئەخە جۆزە کەی مەوزوعە تۆ بە دوور و درێژی نووسیتە جۆزەی دڵم ئەخە مردوو بەرێ جۆزەی دڵ چییە وەڵی هەموو جار بکە کە ماسە لە باڵ هەڵێنەوە ئەوە چییە هیچی باسی هیچی ئەی هاوار ڕۆشن بیر من بەبەسم ئەوە نییە ئەگەر یەکێک دڵی شکا دڵی ڕەنجە ناکەوێت ئەو دڵە ناشیە جۆزەیەدا نادرێتەوە بە منی شاعیر نەبێت کورە با بە تۆ زەرەر دنیا لێیام ماڵی وێران کردم 1 ملیۆن من زەرەر کردووە تێگەشتی ئاخ دەستی خۆ منیش زەرەر کردووە منیش 3 ملیۆنم زەرەر کردو کاکە ئەبێ نیوەیم لەگەڵابێ لە عەقدەکەیەتی لە عەقدەکاتیایەتی جەنابێ ئەبێ بیەی ئاخە دەوانێ تێگەشتی فەرمووە عەقدەکەیە نووسراوە بەچی دووسراوە ئەمە چی ئەمە عەقدی زەواجە بێنە لە مۆسڵی ژمارە کردو ها ئەوەتە فەرموستەیەکە والله خۆ قسەکەی توێ باشە منمە بۆ ئاگام لێنەوە ئیمزای ئەمەشم کردووە دەستم بە سەرخۆشی ئیمزا کردبێ سعات دەینی و ڕەو ئەمە من هێنام ئیمزا کرد بۆ سعات دەسە خۆش دەیخۆ ئێوارە لە خۆی دەخۆ بەریم نایە دە مشکل هەنی دەچی بێ وڵی هەر نەکبەتم ئەجینا وڵی ئەو شیعرانی کە من نووسیمە ئەمە نەجوان ئەمە نەڕێک و پێکە کاکەی جانەوە پەلەم لێمەکە و ئەو پارانم بۆ ئەهێنی تێگەشتی تەخیری ناکەی سەری مان ئەبێ ئەو پارەم بۆ بێنی تێگەشتی ئێنا تەلەفۆنەکە ویسای تەلەفۆنەکە بۆ تێگەشتی کاکە سەمیر یەک مەشروعی کەم بەدەستەوەی کتێبێکی شیعریە ئەمەیان بکەوێتە بازاڕەوە ئەیتەقێن بڵێ بە ناوی ئەمە چیەوەیە منهۆری دڵ چی منهۆری دڵ وەڵا زۆرمان ئیسفادە کرد لە جۆزەی دڵ ئەم جانوەری منهۆری دڵە ئەسا با بە شەق نەکەمە دەرەوە دەی ئەستا وە دەردەی ئەو پارێش
سەری مانگ تەخیری نەکەی بە قورعانەکە بەژوورەوە باش تێگەشتی من لەسەر ختم بۆیە دایمە بەدبەختم لێ فەرموو سەیریکە شاعیرە لاتە بینەرانی ئازیز ئەمڕۆ هاتوین لەگەڵ کاک حوزنی قسە بکەین سەبارەت بە جۆزەی دڵم کتێبەکەی کاک ڕامز مامز ئێستاش با بچینە لای با باسی ئەو کتێبەمان بۆ بکات و بزانین سەبارەت بۆ کتێبە چی ئەڵێت کاک حەمزی باشیت زۆر سپاس بەخێر بێ یاخوا زۆر سپاس وام لاتم بەدۆڵم بەخێر بێ سەلامە بی شەڵە فەرقی نییە تۆ بەخێر بێ من بەخێر بێم فەرقی نییە زۆر بەڕێزی کاک حوزنی ویستم سەبارەت بە کتێبەکەی کاک ڕامز مامز کە کتێبەکەی بە ناونیشانی جۆزەی دڵم جۆزەی چی؟ جۆزەی دڵم ئەمەوێ بزانم تۆ وەک ڕەخنەگرێ بەمەوە جۆزە بەس لە سیارەیە جۆزەی دڵم ئەوە کەی شیعرە ئەوە کەی کتێبە ئاخر منش ئەو مەویستم بزانم تۆ وەکو ڕەخنەگرێک چۆن تێڕوانینە بۆ ئەو کتێبە هەیە جابا پێ بڵێم ئەو کتێبە ڕاستە من ڕەگرنکردم ئەبێ هەموو کتێبێ بخێنمەوە بەڵام ئەسڵەن ئەوە بەس کتێب نییە ئەوە بەس شاعیر نییە شعرەکانی نەشعری حڕە هیچ شتێکی وایتیان نییە هەموو شتەکانی نووسانەوە بە یەکەوە باینجان و کەوەر ئەمە کەی شعرە بەس لەوانەیە ڕوویای ئەو وابێتر ئەسڵەنەوە بەس ڕیانە بەس من بە شاعیری دانانێ ماخر ئێستا وە شعرەکانیانە بۆیە هەلق و مەلەقە نووسێ لە تۆ تووڕە نابم ئەزام لە تۆ تووڕەدام بەڵام لەو شاعیرە تووڕام ئەسڵەنەوە فڕی بە شعرەوە نیە باوکی من شعرەکانی چییە؟ وەڵا شەوە خەوم چاو منوقێ چاوت دەرێ چاوە نوقێ ئێ هەموو کەسی هەر چاوێخە وەڵا کە نانم خوارد تێرە خۆم ئێ هەموو کەسێ تێرە خۆ ئەوە کەی شعرە چی بکەم ناحەقم مەگرە ئەمە شعری بێعەمەلم خوێنەوەتەوە تااقەتم لە هیچ نەماوە من وام سامم گرانە کەس ناوی خۆی من نازانێ هەرێکی ناوێکم پێڵە بەڵام من تەنها ویستم بە هێواشی باسی ئەو کتێبمان بۆ بکەیتەوە وەکو ڕەخنەگرێک چۆن تێڕوانە بەڵام نەمەزانێ نە پێی تووڕا ئەمە تەلەڤیزۆنەوانی داوا لە حکومە دەکەم بە هیچ شێوەیە ئەم کتێبە چاک نەکا لەبەر ئەوەی هەرچی وەزن و کافێ بێتیانە بۆ نمونە ئێستا ئەوەم شەوە بێ بە شەو ئێستا شەو هەر شەوە وانە جا داوا لە بینەرە بە ڕێزەکانی ژەکەم ئەم کتێبە نەکڕن بە 20 فلس لەبەرەوەی هیچ مستەوایەکی نییە وەزن و قافێ نییە شیعرەکانی زۆر زۆر سفرە ئەخی هۆکارەکەی چییە خۆ یعنی بۆ چ تەمەنێ گونجانێک ئەم کتێبە کە حەقە بنووسێ بۆ سەر و هەژدە نەک بۆ خوار هەژدە یعنی خوار هەژدە نەیخوێنێت تۆ شتی وای تایە بە کەڵکی عایلەش نایەت دەست خۆش کاک حوزنیگیان زۆرمان عەزێدای زۆر سپاس بەم سەر چاوم ئیشی کەونیە زۆر سپاس دەبڕخوا حافیزێ بێ لەگەڵ ئاجان چاوەکەم باشە بەسەر چاوم مشتری زۆرە ئەی دەستەکان تا خۆش بێ دیارە جۆزەی دڵم حەشرەکە باشە قوربان بەسەر چاوم 2000 کتێبتان بۆ تەبەکەیت بەسەر چاو باشە بەسەر چاو خوا لەگەڵ ئەجە خەڵێ خۆش ئەجە لە کتێبخانەکانی سۆران هەڵەبجا هەولێر سلێمانی کەرکووک گەربیان هەمووی داوای چاپی تازەی جۆزەی دڵمەکەن ئەی بەسەر چاو سەر لە شتێ دەرناگەم ئەو کابرا ساحیرا چییە چۆن ئاوە لەم مودەیەکی کەمانی ڕێک کتێبەکانی مفرۆژە پێشترەمان ڕاست لەم سەرە سەرم دەرناچێ نازانم بووە لە پرێکە ئاوە تەقیوانێ و تەڵەبیاتی زۆرە ئێستا پێیان بڵێم چی بڵێم چاپی تازە بڵێ چاپی تازە ئەکەینەوە بەسەر چاو لە ماوەی 2 ڕۆژە ببوایان نێری باشە کاکە بڕۆ حافیزان بێ وا لەگەڵ بەڵێ جان چاوەکەمی جۆزەی دڵ وەڵڵی لە تەبعایە بۆ تەیان چەند برە بەسەر چاو بەسەر سرم باشە گیانە باشە بەسەر چاو بەسەر چاو حافیز یا الله سلام علیکم نەکەی وەرە بۆ تەڕە دانەنیشی لێ نانە وەرجگاکەی وەرە هیچ بوو ها کورە ئەرێ ئەم جۆزەی تۆ چی بوو هەرە دەچوزانم انشەڵڵا کوێ بوومان انشەڵڵا جەڵدەی لێ بێمە ئامم نووسێ کەکە قەرزەکەم بۆ هێنایت ئەی هاوە بۆ کورە قەرزی چی وشتی چی جۆزە هەتەقیەوە باوکەڕۆ تێتی تا لێبەست بوو کورە ناتێتی چی کورە فرۆشی زۆرە هەر بەجارێ بەر ناکەوێت نابابا ئەرێ وەڵڵاهی ئەمە نازانم پێخۆشە. چی قەت شتی وام نەبینیوە نازانم چۆن ئەمە
والله سير بقول بابا من كاك سفير الشعر من بين وسم بەخواتەوە نازانم چی لەمەکە سیحری لێکردی ئەو کابرا ڕەحمەکەی لێگرتم بۆیە کتێبەکانم فڕی ڕامز جان کاکە با پێ بڵێن بەڵێ مافی تۆ پارێزراوە ئەمە مهمە پارێزی باش بۆ داناوی بەڵام یەکشت هەیە لە هەموو لایە بۆ تەلەفۆنم بۆ بن باوەڕ بێت تەنانەت لە وڵات ئەوروپیەکانەوە لە بێقادۆشەوە نازام لە پرە نازە بەڵام بچووە باشە خۆمە قاتی شۆ کوردی نازانم ئەڵێ بۆ تەرجمەیکردی بە تەرجمە دەگەشتی بتانە شتێکی باش بەرهەمێکی باش دروستکە بۆ ئەوەی ئیسفادێکی باشی لێ بکەین پرۆژەی تازە ئەپڕۆژی تازداوات هەمە هەتا هەمە ئادێ بزانە یەک پرۆژەی جوانم هەیە کتێبێکی 450 لاپەڕێ ئادەی بەس چه شعرێک بیخوێنیتەوە عینەمەوە ئەتویتەوە ئۆف ئۆف جا ناونیشانەکە کاکە سەمیر یەک ناونیشانم بۆ داناوە ئەدەی هەل لەگەڵ کەوتە بازاڕەوە تیان نامێنێت چییە و ناونیشانە مەکەت خۆە چی لەچی کردووە نەنا مەقسەدم تۆ نییە ناونیشانی کتێبەکەمە مەکەت خۆە جا چ بە ئازار کە بە لەزەتە دەست و خۆش بزۆشتی زۆر باشە من ئەتوانم لە سبێنەوە پاگنووسیکەم خەمە نەبێ بەرهەمی خۆت بەکار بێن و بیهێنە و تەبیعەکەین چاگنووسی یەکەم پاگنووسی یەکەم ئەیهێنم دەست و خۆش بیهێنە و بە تەبیع حتا زۆر تەبیعەکە نبینێری بەس ئەبێ عەقدەکان بنووسی ئەی نووسی پەر کێشە بە عەقد نییە پارەی تۆ مەزمونە پارە هەر بە خەمە خەمانە نەبێ. وەزن و قافیەکانم ئافرین دەست و خۆش بێ ئیشی ئەمریکاکە نعنا دەست و خۆش بێ زۆر سپاس بەخێر بێ یاخوا سەر چاو یاخوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوا بەخێر بێ زانی چی مام بۆکە ئەم جارە قوربان بڵێ باشی باشم خێر بێ قوربان هیچ نەفرۆشە لە هیچ شوێنێ نافرۆشرێ هیچ شوێنێک هەمووی گەڕانیانەتەوە کاکە دەبڕۆ بێ بۆ شۆرەکانی تر بۆ شۆرەکانی تر برە شارەکانی تر بیفرۆشە لێ هەموویم نردووە بۆ کەرکووکشتم نرد کەرگوار نامانە بیبە بۆ تۆەوە ناوەلیندراوە ئەی بۆ جۆزەی دڵم بە ئاسانی فرۆشتنە و بەرناکە ئیسە بۆ من نافرۆشرێ قوربان و چوزان دیارە و کابراسی عەلەکی لێ کردووە کاکە برە قوربان سەر چۆن لەسەر کتێب بکرێت تۆش دەبڕە کاکە دەبڕۆ بێ بۆ شارەکانی کرد بیگەڕە شار بە شار بیگەڕە دە تەلەفۆنێکی بۆ بکەم ئەسا تەلەفۆنی بۆکەم ئیسە تەلەفۆنی برە بۆکەم تەلەفۆنی نایەوە تا لێرەیە لەکوێیە ئەوە تا لێرەدا دەبڕە بۆ ماکە بڕۆ باش بڕۆ دەبڕێ ئەمرم نەمێنێ فەرموو کاکە یا الله سلام علیکم عەلەیکم سەلام بەخێر نەی باشە خێر وەمزانەی وەرە شوێنی من دانیشە ئێستا بەبەوە چی ڕۆژێ مەتحەمەکەیت و ڕۆژێ زەم ئەرە کاکە تۆ شتە قۆڕانە چی نووسی کەس نەی ناپرسیە هەم بۆ بەزەر بەسەرمانەوە ئەم کتێبە یەخی بڵێ ئەمەی مەکەت خوا بەڵێ مەمەکە توخوامەکە تو خوای چی کورە تۆ عیب ناکەی ژوورەی ناکەی مێشکی من تەقانمەکە نازان چی پێ بڵێم دەکاکە سامی وڵای ئێوە نازان بیفرۆشن کاکە دەبی گەڕن بە شارەکانە چۆن نافرۆشێ وەرە شار نەماوە لەی جارە کۆر بە زمانە ڕۆژ شار بە شار گەڕاوە یەک زەلام نەیکڕێ چوار کتێب نەفرۆشراوە تا ئێستا خدە خەتای خۆتانە ئەی بۆچی جۆزەی دڵم چەند هەزارە لێ تەبع کردەوە هەمووی نەڕێش ئەی باشە دیارە سیحر بەسەر ڕاخوێن بە قوربانەوە بۆیە فرۆشراوە ئەمیا بۆی نافرۆشرێ هەر نەفرۆشراوەوە تا ئێستا مشکلە نییە ئەوە حالەکەی لای خۆمە خۆمەزانم چۆن فرۆشی بۆ پێیاکە ئادێ بزانم بۆ تۆ حەقت ناچێت بفرۆشرێ با دێ بزانم فەرموو حالەکەی لای خۆمە جا بۆ معلوماتە بامەژدەیەکی شێبەمێ ئادەی پرۆژەیەکی ترم بەدەستەوەیە ئەو چ پرۆژە کتێبێکی شعریە 1670 لاپەڕەیە بەس ئەمە ناونیشانەکەی هەری تەقێنی ئەمە چییە؟ وەڵا کتێبەکەم لەژێر ناونیشانی بۆ بتەقێنم کور بەسەرم ئەراتی تۆ شێت مەکەی تۆ دەهریمەکەی تو بۆ چوا لە منەکەی وەرە بۆ باوتی بتەقێنە توڕەمە بە باڵە بە قوڕ نەگیرێ تۆ ناتەوێت فرۆشی زۆر بێ بەشی فرۆشێ بێ حەلی لای خۆمە بزانێت چیەکە ئەساسە بۆ دەرەسا ئەمرن نەمێنێ ئەم جانوەری پشتەقانمانە بەخێر بێ سەر چاو چاوەکەم کاکە حوزنی ژیان نەمزانی جەنابی چیە بووی ئەی لە کەیەکەوە من حەزەکەم ئاوا دانیشتێ لەگەڵ جەنابتان بکەم چیە بووی جەنابە ناوەکەتم پێ بڵێ من ڕامز مامز ڕامز مامەس بەڵێ ئەها
ئەوەی کتێبە قۆڕەکە و دەرکردووە هذا تو سيري قور عيبه بو من شاعرك مسن صار كتاب انوسم بو قور اخر لتيا قوري لتيا کۆرەوەکەی کتێبە بۆ خاتی خوا جاخۆ من حیا و ناموسم بردووی ئەو ئەم ڕەغنە لێگرتووی ئێستا تۆ بە چڕێکەوە هاتووی بۆ لای من ئاوا ڕەغنەگریشی گەورە بەرامبەر من دانیشیت و بڵێ من شاعیرم جارێ بنەشی دەمیشی لا بە عیبە کە چوویتە حزوری پیاوێکی گەورە ئەم بنێشتە مەخۆ عیبە خۆ تۆ بزنی کاوێشکەی زين شلون اما بروفيك بدمو اليومية كم شو دائما الشعر كان عينا أولني اشتكي نرم أو أي مو أي بم هذا كم دائما اليوم بجول بوي الشعر كان بطري لدايق ببن کام شعر أنا أخذ شعرم پێ بڵێ بزانم کام ئەو شعر جوانانەی نووسیتە کە حتا خێزانیش ناتوانێ بیخوێنێتەوە أزاني شلون كاكا حزني جام منش بالضبط بو موضوعات من ولايتو مال أوابي الرخنة ولو كتابة مقل جوزي ضل ئێ براستي مو جا تو شەرف عیب ناکەی جۆزەی دڵ چییە جۆزە هی سیارەیە کوڕی باوکم کەی هی دڵە أخي أزاين شلون تولى بوالي قوتا الرخنة أقدر من اللي بوالي قو مع الشعر شعر من شو أم خويني چی شعرە و خوێنێ ئێ من كانوا سيم جوزي ضل براتي بداية فروشي نبو جارخنا ولو جوزي ضل قلت مالا أبو خير وبركة دو كتابي من بۆ یعنی ئەمەنگە خەڵک فرۆشی هەبووە ياقل السريع ئێخۆ من ڕەغنەم لێ گرتو بۆی خەڵک نەیکڕێ شاب خانة كان فريا ناكوتن روجانا هزار دو هزارين اللي شابك كذو ئەمەنگا والله داس أم كتابي مدر كردوها بناي مكة خوا چی مكة خوا جا تو شەرەفە عیب ناکەی تو خوا ئەوە شیعرا داناوەشی خۆ دژناو ناوە شاعیر ئێمە ئەو هەموو شاعیرە گەورە جوانەمان هەیە تێگەیشتیان مەدحی خۆیان بکەن تۆ مەدحی خۆ دەکەی کوڕی باوکم جۆ بگرە با من شیعرێ فێر بکەم ئەها ئەڵێ بۆ هەوا ئاڵۆزە بۆچی لێڵ و سوورە ئاسمان یێژەڵوکەی نەکبەتە یا فیتنەی ئاخر زەمان ئەوە شیعرە نەگەمانەی تۆ أوانا ما موستاي ئەی تەبعا نەبێت تا ماوی شانازی بۆوانەوە بکەیتوە حیای شاعیرێ بردووە حیای نووسەرێ بردووە حیای قەڵەمێ بردووە وەکەی شیعرە كاكا جان أما رخنم لسر بوبنوسا وعدت إيمي خازن تشيم دسكو نيويدي من خۆم فرۆشم قەڵەمەکەم فرۆشم داوەشی نەبووە من تێگەیشتی حكم كاكا حستي جنبه قلمي خود فلوشي اخذ والله او جوزي دلا كانوا سيم فروشي نبو لقى رخنا وليقن لبازار نما ئێ باشە سەبەبەکەی چییە؟ اخذناهم يسوى كل شيء ممنوع مرغوب بەخوا ڕاستە ڕەحمەتیان لێبێ شتی بێ عەمەل دایم خەڵکی ئیسفادەی لێ کەشتە چاکەکان واز لێ هێن جا بروجي كي ترم هي او عجيب چییە؟ بيانس كاز لاوتيلك کەرە دە هەسە بڕە دەرەوەستا ئەمرن نەمێنە بەم سمێڵۆڵی بزنی شامی من نبوم بخوه من نبوم والله أو شي نابق من نبوم شيبو نابق شيبو خي من نبوم شيبو خودي خو بيني شيبو خواكاو نا جرمو نابت وين أجر توجني بس من كل ما نابو بجدي شي هو البغاتي خوام أي ناوتري أي بياسم لقلا كرت كل لك شي بياسه وش ذاك من الله مخوم بيني خو أي دبون باسكا اخي باز ناكل شناك بخوه باز ناكل بو ترسي ناوتري نابي بولا أي نابي بيلم خوا أبي باسي كي ديبو اخي باسي ناكم شناك ايه هوا نابي او ناوتري نا أي شيبو خبكة شيبو لا حول ولا قوه بابا النابي بيجربوا النابي باسكري اصلا النابي بوتري او شتكي تيابو بملا جرتو ورجلك تشيتها من المخوم بيني وبتقول وزاني إيه خوا كم بو بجرا نوا ناجر مو نابي باس بكري ده والقوا بخير يجري حسن لك كريد ما باسي بعيش كريد بوصولة كم كنا ناخم زهري معكم بابا منو خوم بيني تو قلت مثلا ناوتري نا او هر انا خوتم دبرتي دامق ورا أي الروح من نبوم بخوا من نبوم والله من نبوم حي هەستا ما كرشنك هەستا اخ من نبوم کورە دە هەستا چی من نەبوو من یەک سەعاتە بە دوای تۆی ئاگەڕم و قاوشانە ئاگەڕم کەچی لێرە خەوتووی بردوومرێ بۆ ئەمە ئوتێلی پێنج ئەستێرێ دیوەخانە چی لا والله الحقيبة وخويا قول ممشو اخوا هنخوتو بۆ خێر والله خوي فينا اخوش ميتي خوا كم زراعي لنا ملا ئەی دەبۆم باسکە بزانم چی بوو خەوەکە اخي هنا اخوا
باز ناکرێت چۆن باز ناکرێت بۆ منی باسکە من مدیرینی ناوێرم ناوتێت ناوتێ دە هەسە بڕۆ فەردە سەماتمان بۆ تۆ هەر هەبووی ڕیزکە دەی دە هەسە دەی دەی نەوبینم لێرە دا بڕۆ وەختی چانێدا ئەو فەردانە جوان سەفتەکەی دەی ئەمرە دەمێنێ ناميق تزمي بخدي يا الله بۆم ناخور بو ناتوانم ناقیدەم نایبات وە ناميق ئەم خەوم بۆ ناگەڕی تەوانەیە ژنەکە تو هەبیرە ماوە ئەی چی؟ من خۆم مۆزم زۆر تەواوە بابە منڵێم نابێ بگێڕێتەوە نا ئەیە بە هاوسەر یەکترینین لە عەقدی زەواجەکەیان وچراوە گەر خەو بینێ بۆ ژنەکەتی باسکەی قچێکا با لە بەشە بێبەشم نەکەی تو خەوکەم بۆ بگەڕیتەوە ژنەکە دانیشە با نەچوە دەرەوە هیلاکەم با بوازم دەسەڵ زۆر ناگێڕێتەوە نا ئەوە دەبۆم بگەڕەنەوە تۆ زۆر سەیری ژنەکەی هەوارە و خەو خۆی بە خێری بگێڕێن نابێ بگێڕێتەوە نا 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 بۆ منی بگەڕەوە خۆ بەکانە دەرگایە دەست بکەڕ ئێستا ئەڵم دە تۆ بڕۆ بۆ دەتۆستا ئەخ نەوەکو ئاسمەخانی دراو سێمان بێت ئەیتی من لێ بکەمەوە بە کۆڵ سمێڵە شتێک خۆ شتێ بخۆ هەلێکیەوە دەی ناخورێ نا خورای بۆمە ئەم خوارد ناخور فەرموو فەرموو ئەوە هاتن کێ باو کەڕۆ پیاوەکانی جمعاخە باشە بۆچی هاتون ناشێ خەونەکە بۆ جێڕاوێتەوە باو کەڕۆ بۆ تۆ خەوە بۆ من گەڕاوتۆ تا من بۆوانی باس بکەم ئەی بۆچی؟ تۆ کەتێکە کردووە دیارە مەخوا بەس خەوێکم بینی سەلام عەلیکم وعلیکم السلام فەرموو فەرموو یاخوا بەخێر بێ سەر چاوەکەم السلام علیکم یاخوا بەخێر بێ سەر چاوەکەم ئێمە پیاوەکانی جومعاغای بەڵێ ئەوە چییە؟ سەر و مۆزی هەڵگرن؟ نا ئەوە زای کە چوونە لای جومعاغا و کاتە بێتەوە هەڵگرتنی مۆز چییە؟ جومعاغا ئێمەی ناردووە و فەرموو با بچین بۆ لای جومعاغا لەسەر سەر و لەسەر تەپڵی سەرم بە پێڵاوەکانی بەس من ئیشم بۆ نییە دوو قسەشەکەین باتێتان بگەێن بەسولوگە یعنی ئاغاهین ئاغا هین نێو منین بۆچیە؟ نا ئەکسەکەسە چوونی ئەوێسا پێتەرەنجا زۆر بەڕێز و حرمەتەوە ئەو بیت هەڵیگرن ئەگەر کوێ بەنامی ئەوە کە بە بارانەیە بەر بەڵێ 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 کورهێرە بەڵا باشە من خۆمە ڕۆژ نامیق ژنەکە گردنمان زاکە دەخوا باران بباریە نامێق چییە ماوەیەکە خەو بە ئاوایە و بینی بە ناحیە و بینی بە منەوە ئەبینی ئادی بۆم باس کە بدام چییە؟ من بەڵێ تۆ شۆرایمدای خەوم بە تۆ نەبینیوە خۆ نامێق ئەخ دەخەوەکە کە نامێق وڵا یەک خەوم بینی ئەلحەقی ئادی هین بوو پشیلەیەک مشکێکی ڕاوەنە چوە خەوی باسێکا و فلانگارتین تۆ موجیریە ڕاستەکە توی موجیری ئەمە تۆ باسەکەی ئەو خەوم بۆ بجارڕەوە نامێق بارێکش بەناو دەمدا بەخوا بەزەو خەوم بینیوە ئەرەدە ڕاستەکەی بڵێ ڕاستەکە بێرە دەی ئەخدە منەکە خەو بیڵێ کاکە بیڵێ دیمە خەویتریشم دینی پشکۆلانەیەک بوو کەروێشێک بوو گوێزەریە خوا تۆ سەگە کەروێشت تۆ کەرێش هەی گێزەرەخوا چیەخوا دەتوزانم بارێکشە بەدەمتا نابێق پێم بڵێ چی بکەم ئاخ وەڵی نایڵێ ئاخدە من جۆ بگرە جۆ بگرە پشکۆلانی تریشم بینی یاڕەبی دۆ خوای جان بیرم دێواڵە دی بۆم جێڕەوە خەوم بە تەڕەزان و مەیمونونەکەەوە بی تەڕزای میمونی چی نەتوزانم وڵی لە خۆم وێڵم لە ترسی تۆ هاتوو تۆ زۆر زۆر درۆزین دوم لە بەخوا درۆ ناکەم نامێق دوم لە گەڵامە کاڵێ وەڵی نەم بەخوا بە قوربانم جیازێکمان لایە درۆکەشتەکە بە ئەو جیازەنێن و لێو نەبەستن دوایی کە درۆکە و کەش بوو لێو قوبڵ ناکەم ئەو کەمە گەورەکەوانێ هەتا بانی بەرشەقە دێن باشە بۆ لە منێ بەستیم تەقێنەوە قەچیم کردو وڵی خوا گوند قوبولی ناکە ناوتەقینە درۆکەش بکەین دەخوا هیچم نەکردو نەوەڵە بیە هەستە بڕۆ هەستە بڕۆ جیازە بێنە هەستە بڕۆ جیازم بۆ بێن لێ بەستە بۆم ئەم ئەی بەستی ئەو ئەی بەستێ لێت و هەموو درۆکانە کەشفەکە بستە تێگەشتی درۆ ناکەم نا درۆ ناکە ئەبێنە و جیازە خێرا بێنە جا یەخوا دەسوپلی ئەو بەرنەکەی بۆ بەستم بڕۆ لێ بەستە ئەمە تا
نانا تەواو تا جیازەکەی لێنە بەس عاقڵ نانا دەست خۆش بە ئاخە چێلی ڕەوانی مانگ مەکەن نانا ڕانی مانگ پێ دەڵێن چیەکەی چی ناکەی ئەو گیریش بوو بێنە کاکە بێنە با لێرە و گیرەوە لێکەمەوە دەبێنە بێنە دەکاکە بێنە تو ئەشتەکە بۆ جەمان بووە ها بێنە دەبردەوە دی جوان ئەمەنە قازاوتی بۆی پێوەنێ بۆ پێوەنێ جوان یەک چرکێک دەی ڕۆی خۆشکە تەواو ئیشی پێ بکە ئاغا گیان ئێستا ئامادەیە بۆ پەخش دەیاڵاتوان سەری سەریەوەکەن هەمووتان هەم دیس خەریکی گەندەڵی چییە؟ ئەو عین ناکەی قساکی داناوەشی؟ باشە ئەو هەموو پێینی کیمیاویە هات بە چنگ ئەو خەڵکە ئەو جوتیارانە بۆ چنێکە چن بە عاسمانە جەنابەت بە لۆرەیە فرۆشیتەوە منەی فرۆشم یا تەوزیعەکەم بەسەر ئەو خەڵکە فەقیرە ئەوەش قەیناکە ئەی باشە ئەو هەموو تراکتۆرە هات یەکی بیسکی وەرەقەتدانە هات هەمووی فرۆشتەوە لەگەڵ ئاغاشەی کرد بوازای من ئاگام نییە ئەو قسانە مەکەن بزانن زمانی من و زمانی تۆژە بڕن وەڵا بۆ مەعلوماتی ئەمە نییە قوبوڵ ناکەم ئەی گێمە شوێنی خۆی کەرە دەبڕە عەمرن نەمێنێ لە خۆ تۆ قسانە نەکەی جاریکە هەسە لە بەرچاو داوەشێ باشە تەواو تۆ بووی وەڵاهی ئەو من مەسەگە ئێسش حاشاکەی وانە ئێسش حاشاکەی بەس من وعدێکتانێمێ کاکە وعد بێ لەمە دووە ناخەوە بۆی خەوی ناخۆش نەبێن لەو نوعانە نابخەوە ناخ بخەوە بەڵام لەمەولا خۆمان دەزانین چی لەگەڵاکەین ئەزانین چی ئاغا یەک جیازم لایە حەجی خەونەکانە کەش پێگە تۆ دانێ بۆ من بیبەستە لێ بۆ عەزیەتێکی کاکە ناخەومە بۆی خەوی لەو نوعانە نەبین نا ئەمانەیە بخەوی بەڵام ئەو جیازە لێ ئەبەستی ئەزانین چۆر خەوە بینی و چۆر خەو نابینی ئەمە قوتیە ناوڵا قوتی نایە سە پێتەڵم ئاغاجان تەوان لەگەڵ ڕێزما بۆ جەنەبێت وەرپێش دەی بەستە وەرپێشۆ هێنێ بەشۆ دەهانێ یاڵا هاوکەرە جالێ هەموو عالەمم بینی ئاواهی ئەی برار ئەیستا بە ئارزوی خۆ بخەوە تێگەشتی بە ئارزوی خۆ بڕۆ وەرە کاسی خۆش بکە ئەتر لەمەولا تۆ لە لای ئێمە پارێزراوی خەوەکانی هەمووی ئەبینین ینی هەرچی خەو بینم تر لەمەوەی بینم تەواو ئەبێ بینین یاڕە بۆ لە عالمی وایجا خەوی ناخۆش نەبینم و خەوی نەوعێک دەبینم یاڵا دەرچۆ ئەی ئەمە هین کەم لێکەرەوەی بۆ لێکەرەوە یاڵا ئەی برار یاڵا 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 هەستا یاڵا بڕۆ هەس یاڵا دێ بڕۆ عەزیمە کێشت بڕۆ دەی بیکەنە گەورەکەوانە چوار شەقیشی بزریشی تیاڵن ئەی یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر سەلام عەلەیکم حواڵتان باشە سەلام عەلەیکم ئەو بۆ بێتاقەتە ئەوە باوشی عەمدی خوای کردووە لە قسەتان کردایە کاکە هاتم بۆ تازیەکەی پێرانی بوو بەخۆران ئێستا دەکاتی گوێمێ بە ساقم بیست دەچێتەوە ڕوحەکەم ئەخت وەڵای بقەت بیرم ناچێتەوە باوک مەگاکە باوکە باوک چۆن بینەچێتەوە دەکاکە ئێمەش هەموو باوکوان هەبوو مردوو بیشمان چوو بابەت و هەفتا ساڵە مردووی بێ قەزابی بێ ڕوحەکەم تۆ ئەدیسۆن دەناسی چۆن نایناسی ئەوە تا ئێستا کەس باسی ناکە بەخۆ باوکە لە چاوا تڕی کەریش نەبوو ڕاستە بیر دەچێتەوە کوڕم ئەوە وەڵای خوا یەخوا بەخێر هەتا گوسە ئەمە یەک ئاهایشی هەڵدڵمای باتە هەرچی وەرە بۆ لای وەڵا ئەزانم یەخوا بەخێر بەسەر شاو جاوی ڕاستی بێ بە قورئان خۆ دەزانی ئاغا چەندە سوودڵی باشە ئەرە وەڵڵا بەخوا یەکشتی بێ بڵێم ئەم شەو فەقیرێکمان بینی لای ماڵی ئاغاوە خۆ ئەگەر لێونە داما بوو نان نەبوو بیخوا بەیانی کە ئاغا سا لە خۆ بۆمان ژێڕایەوە ئەو نەخەفەتی خواردووە ئەو نەخەفەتی خواردووە ئەتڵێ ڕاستی بێ قەراری یاوتی بچن هەرچی قەلوقازی دێکەی و کۆی کێنەوانی خۆ بۆ خۆی نییە نەکبەتە نەکبەت بۆ فەقیر و هەژارێ لای کێ باسیەکە بۆ من نازانم پیاوێکە وەڵازم جاوتماگەر لای تۆ ژاتین بۆ لای تۆ ئاوا سێ قاز و سێ قەلێک مامەی بێت چاوردانی چەند قەز و چەند قات مەقسەد میانی چەند قەز و چەند قەلو دەتو با تێوگەرم سێ قەل و سێ قاس جابوو خۆ خۆی نایخوایە بۆ فەقیر و نازانم ئەمە چییە پیاوە فریشتەیە ئەمە پکولەیە هەر فریشتە پیاوی وا دروست نابێت نییە هەر شتیوانیە بەخوا هەشتیوانیە خۆ هەر لەبەر خاتی دەری من کە من ئێستا شتێکەڵم ێوە بڵێن ئاغا باوکی فەقیر و هەژاران باوکی فەقیر و هەژاران باوکی هەژار و فەقیران حەلەلا
كاكا ياك تقبل حتى أزين جار احترامي شو ممكن كباكم عم يخوي كرو باش چین قەزو قەل و قازەکان كاكا ولا بس قالوا قاصك بخۆی نای بخوان بخۆی نای وانا بدنك بس شو تخلوا توا انت بحفر دفر دفر تفضل جازك ايش كان كاكا؟ هموي مزبوطة عبي خمبة وش اما تشين رول بوابك ور هنا ورا خوي نايم عناديك بالي دستو خوش بيه زانتو مسألة عنادينية باي أكاتون وتي زيت مبونا هات ودورو جي قولي تويستم بولي قرام أزاي أغا بالي يشتي بيبلان زيابرو ها بخاب أغا وجوتك هذه بومباسكا اسا بومباسكا هذه استزان تشيبو مثلا خون بيني وبدليتو هذه بزان إسراحات ايه بوب جيرونياس شتم ليه بستين هذه ولا ليه بس استان تو بس أو سالم بلي تشكر راحاتمون يا خليك أزان رايتك بارمتيو وصا شليقة خويتي بيويش طاطا دان زيادة شو جاك اخو شو جاك اخو ايه هذه بزمجة سيري كان آخا سيري جان كيف تبزانم؟ أمزاناش بو بخش أمادية اها جوان سيري كان والقورم مشغول يتشي ها عي بخير بي والله توزي عشان تعظم أموات وأنا نفسه أبوت شي تراكتور هاتوا بالي أخبوتي نسيت السي تراكتور أي شد كاكا أوجو تيرانا في تراكتور مكا بأخوان بخاك ناس عليك خوابي فلوس بوقتان خيرك بابو جاوتي بمعنى إن شاء الله هم استفادة شيء أشياء كان عرضك وبتويش ها فهم ده خوابي وسا شن والله بنجا تراكتور إبو بنجا أي شد دبيك بصل تراكتور لقل أغا بس يكنوا كبرا أي أفضل ولا كاكا بقى أو خلق فيه تراكتور النبي وليم فقير وهجر هذا اللي راحت اللي وزكت خوابا خيرك إيه وإيه أخي السمادي شاكو لقل وهذا شنيكا خواب زام صوتي سير يا أخي بوصل كيسة ده تبيك بتوصل ما دوصوتي سسا دوای کیسی چەمبەرێ بەخوا لێشیان زیاد بەخوا زۆریشە ناوانیە بافێت یەک دۆزی پێ بکەیت تخۆی ئاوەکەی بە قوربانە شتی و چایەکە بۆ تێکەڵکەم کورە خۆ چای خۆ شەکری خۆ هەنگوینی هەموو شتێکی باش واشتی باش بنووسە بۆ خۆتان خوا حەزەکەم دایمەوە تێر بن ئێمەمانان تازە فێر بن نا نەخەبە نەبێ ئیشەڵڵا ئێمە هەر تێریت ئەزانین چی بۆ بکە تۆ بڕۆ یەک چای جوانم بۆ حازر بکە باشن جا دوایی ژەکم کافەی چەورێ بۆ دانێ بەدڵی خوا پێم ناخۆش ئەخە سەیریکە خوا با فێر نەبینەمەی بکە بۆ خۆت و ئاغای بکەن کورە بێن بۆ مناڵەکان ئاوا بە نەستەرەوە مۆزوشت بابی خۆت ئێمە ئیسەگوا بن چیمان ناوە لە شتان یاخوا سەلامەتی یاخوا سەلامەتی خواخوامە هەرچی خێر و بەرەکەت هێ دەست ئێوەکە بێت یاخوا بیۆ ئێمەمانان تەواو تازە لەشە ساغی بابی ئێمەی فەقیر ڕۆژ نا نەخوا هەر ئێوە سەلامەت بن سەلامەت ئینشاءڵڵا سەلامەت چایکی جوانی شنو بێن عزیەتە وەساقە دەیخوا ئاگایانێ بەشەرەفم کولی مدیرە پێنج پیاوی ئاوای هەبێ ئیتر شڵا دەبێ بە شامی شەریف والله آفرين دەتۆخی ئاوا ببینە بزانە کەس گلێ و لێکە تەوا من و ڕۆژێککە خەونی خراپ شتی وانە سانێکی محتەرم تەواو لێکەمەوە عالێ کرد لێکەوە تواخا ئەڵێم خەیشی بێمە بینی بوو دیار بوو جا لەمەولا قرارێک دەرەکەم هەموو خەڵقی ئاوایی میمۆرێکی ئاوای پێوە ئای ڕەحمەت باشە قەزابی ئاغا کورە ئەوەی بۆچی من ئیشم چییە هەچم هەموو هاوارەکە مەڵم خەڵکی ئاوایی کاکە هەرمووتان خەونی جوان و خۆش بە ئاغاوە ببینن کورە هەربژی ئاغا جومعە هەربژی ئاغا جومعە بمێنی ئاغا جومعە قوربانی ئاغا جومعە بە قوربانی ئاغا جومعە ئەرە دەعیم ناکەیت و ماڵم باوکە مردووە